گروپی سکێجێکەکەن لە گروپە شانۆیە ئەکتیڤەکان کە ساڵانێکە دامەزراوە و لەلایەن کۆمەڵێک لە ئەندامەکان کە هەر لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێن کار و چالەکیەکانی ئەنجامەدەن و ساڵانە چەندین پرۆژەی ناوازیانە بێت و لە ئێستادا گروپی سکێج بە هاوکاری کورد بەرلین و ناوەندی نالی بۆ کشەپێدانی زمان و فەرهەنگی کوردی لە شاری بەرلین نمایشی شانۆی ڕاگوزەریەکەن. بگومان شانۆی ڕاگوزەری نمایشێکی پێشتر نەبینراوە یاخود ئەتوانین بڵێن شانۆیەکی ئرتیجالەواتە ئەو دیمەنانی لەسەر شانۆ ڕوئەدەن لەو ساتەیە بە فکرەوە بە پێشنیارەکانی بینەر دێتە بوون کەواتە بینەر ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە دروستکردنی ساتەکانی شانوێکەدا و لەم شانوێشە هیچ ئامادەکراوێک یاخود هیچ دەقێکی ئامادەکراو بوونی نییە و ئاکتەرەکان دێنە سەر ستەیج و نازانین چی چاوەڕێمانەکات بێگومان چه ئەکتەرەکان و چی بینەریش بۆیە هەر لەسەر ستەیج بەیەکەوە ئەکتەرەکان کارکتەرەکان بنیاتەنێن بە هاوکاری بینەر یاخود ئەو کەسانی کە ئامادەیان هەیە و دیمەنێکی شانۆی چێژبەخشیش دروستەکەن و لەگەڵ بینەران ئەو کۆنتاکتە دروستەکەن بێگومان ئەو چیرۆکانی کە زیاتر لەناو ئەم جۆرە لە شانۆیانەیە ئەبینرێت لەو کاتەیە لەسەر ستەیج یاخود ئەو ئێوارە یاخود ئەو ساتەی نمایشەکە دروستە بێت کە خەیاڵ و فەنتازیەکانی بینەرە بێگومان با یارمەتی ئاکتەرەکان. بێگومان ئەم گروپە شانۆیە کوردیە چەند تایبەتمەندیەکی هەیە یەکێک لەو تایبەتمەندیانش ئەوەیە کە وەکو باسم کە دەقی ئامادەکراویان نییە و هەموو ئەو بابەتانەی کە لەسەر شانۆ ڕوودەدەن لەو دەقیقەیە دەبن بە دەق و هەر لەو کاتەشە بەشداری خەڵکی ئامادە بووان واتە بینەر بە دەقێکی شانۆی و شانۆیەکە ئەبێت بە دەقێکی شانۆی ئامادەکراو و هەروەها نمایشەکرێت. بێگومان یاخود هەندێک کات دەقەکە بە زیندوی وەکو خۆی لەلایەن ئەکتەرەکانەوە بەبێ خۆ ئامادەکردن واتە پێشوەخت هیچ خۆ ئامادەکردنێکیان نییە لەسەر ستەیج ئامادەکرێت و پێشکەشەکرێت. هەر لەبەر ئەوەشە ئەتوانرێ بوترێت کە دەقەکانی ئەم گروپە واتە گروپی سکێج لەناو غەم و مەراق و هەروەها چێژ و خواستی خەڵکی ئامادەبوو ئەچێتە سەر شانۆ و ئەکتەرەکان بەرجەستەیان دەکەن و تعبیریانەکەن و بە چەند تابلۆیەکی شانۆی زیندوو. ئەم گروپە چوونە شاری بەرلین و لا یەکێک لە کارە جوانەکانیان نمایش کرد کە بە هەردوو زمانی ئەڵمانی و کوردی لە بەرلین پێشکەشیان کرد و لەلایەن دۆستی کورد و بیانیەکان بەگشتی و هەروەها خاتوویلیای سەرۆکی کۆمەڵی گروپ و لە شارەوانی نیو کۆڵنیش لە بەرلین هاوکاری کرابوون و هۆڵ و پێداویستیەکانی وەکو نمایشکردنیان بۆ ئامادەکرابوو. ئەم کارۆشانۆییان لە بەرلین لە نزیکەی سەعات و نیوێک زیاتری خایەن و جگەل لە ژمارەیەک خەڵکی کورد خەڵکی ئەڵمانیش ئامادەبن. گروپی سکێجێکێکە لە گروپە شانۆیە کوردیە دەگمەن و داهێنەرەکان کە لە ساڵی 2015 لەلایەن کۆمەڵێک هونەرمەندی داهێنەر و ئاوارەی شاری سلێمانیەوە لە ئەڵمانیا دامەزراوە و کارە شانۆیەکانیان بە هەردوو زمانی کوردی و ئەڵمانی پێشکەشەکەن.